هەموو ئەربابی بەسیرەت ئەوانەی خوا دڵداری کردوونەتی خاوەنی دڵ چاوی دڵیان بینیوێتی هەر هەمویان متفقن لەسەر ئەوەی کە ئینسان ناگاتە خوا جەل جەلالوه و سەعادەت لە دڵیا دروست نابێ، خۆشبەختی و ئارامی لە دڵیا دروست نابێ ئیلا بە دوو شت نەبێ. یەکەمیان بریتێ لە عیلم، دووەمیان بریتێ لە عیبادەت. بەخوا هەرچی ماڵ و سەر و سامان کۆ ئەەکەیتەوە، هەرچی شتی دنیاوی هەیە هەمووی لە دەور خۆت جەمکە و خڕکە، سەعادەت بۆ دەرونی تۆ نایە. سەعادەت تەنها لە دوو شتایە. بڕۆ بە دوای علومی شەرعیە بگەڕێ ورد بەرەوە، بە دوای علومی کەونا بگەڕێ ورد بەرەوە. عیبادەت چەندێک ئەەکەی ئەم دوانە تۆ ئاسوودە ئەکەن. ئاسوودەیی لە غەیری ئەم دوو ڕێگایە نییە. مەهما کەن ئینسان خۆی مانووکە و مێشکی خۆی مشەوەشکە و پەلاماری زۆر بدە، سەعادەت و خۆشبەختی بۆ دروست نابێ ئیلا لە ڕێگەی عیلم و عیباداتی خواوە نەبێ. فەرمویانە هەموو خەڵکی تیا چووە بە هیلاکا چوو ئیلا ئەو کەسان نەبێ کە زانان. بەخوا زاناکانیش بە هیلاکا چوون ئیلا ئەو زانایان نەبێ کە کردەوە ئەکەن بەو عیلمەی کە هەیەە. بەخوا ئەوانش کردەوە ئەکەن هەر هەمویان تیا چوون ئیلا ئەوانەی نەبێ کە مخلصن و لەبەر خاتی خوا کارەکانیان جێبەجێ ئەکەن. و ئەو کەسانش کە ئەم کارە ئەکەن عەلا خەتەڕ عەظیم، لەسەر خەتەرێکی زۆر گەورن، ئەبێ زۆر بە وریانە مامەڵەکەن، چونکە ئەگەری هەیە لە شوێنێک لە شوێنەکانە قاچیان هەڵخەریسکە و لە دینداری لا بدەن. واتە تۆ پێویستە بە عیلمە، پێویستە بە عەمەلە، پێویستە بە ئیخلاسە. لە ئیخلاسیشە هێشتا چونکە ڕیا شتێکی خەفیە، شیرکێکی خەفیە لە ناخی ئینسانە، ئەبێ لەوەشە هەرتا ئاگاداری خۆت بکەیت. ئینسان هەرچی کردەوە بکە ئەگەر نیەتی نەهێنابێ وەکو وای هیچی نەکرد، بەس خۆی مانوو کردووە، هیچی دەستگیر نابێ. نیەتیش بابێنی، ئەگەر ئیخلاس لە دڵتا نەچەسوە بێت تەنها لەبەر خاتی خوا کارەکە جێبەجێ نەکەی، ئەو تووشی ڕیا هاتی.